سڵاتان لێ بێبینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوا. دوایین زانیاری لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران، کوژرانی 2 فەرماندەی سوپا و 3 زانای ئەتۆمی لە هێرشەکانی ئیسرائیل، ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراوی پتروشیمی هەگمەتانە لە هەمەدان، ڕێگری ڕژیم لە کۆکردنەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان لەلایەن جوتیارانی خوزستان، هەڕەشەی دادگستەری کوردستان لە خەڵک و دەست بەسەرکردنی چەندین کەس لە یەزد و دسفور. دوایین زانیاری لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران. بەیانی شەممە 24 جۆزەردان فڕۆکۆپ هەباتەکانی ئیسرائیل چەند شاری دیکەی ئێرانیان کردە ئامانج و بۆ هۆیەوە چەندین چەکداری ڕژیم کوژراوە و بریندار بوون. بەپێی ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، پەدافەندی پاڵاوگەی تەورۆیز و مەراغە کراوەتە ئامانج و هاوکات ناوچەی تراکتۆرسازی بردومان کراوە. لە کرماشان پادگانی ئیمام حەسەن بە چڕی بردومان کراوە و پەدافەندەکانی کەنگاوەر و داڵاهوو لە ناوبراوە. لە جوانڕۆ تەقە لە پابادەکانی ئیسرائیل کراوە و پادگانی بەهمەنشید لە ئابادان کراوەتە ئامانج. هاوکات کارخانەی ئۆتۆمبیلسازی بروجێرد کراوەتە ئامانج و لە موسیانی ئیلام بنکەیەکی سەربازی بردومان کراوە. جێگای ئاماژەیە کە لە تاران بە هەوەی بردومانەکانی ئیسرائیل ژنێکی وەرزشوان بە ناوی نیلوفەر قەلعەوەند گیانی بەخت کردووە. کوژرانی 2 فەرماندەی سوپا و 3 زانای ئۆتۆمی لە هێرشەکانی ئیسرائیل. بەرپرسانی ڕژیم پشتڕاستیان کردەوە کە لە هێرشەکانی ئیسرائیلدا 2 سەرداری دیکەی سوپا و 3 زانای ئەتۆمی کوژراون. بە پێی زانیاریەکان 2 سەرداری سوپا بە ناوەکانی غوڵام ڕەزا میحرابی و مهدی ڕەبانی و 3 زانای ئەتۆمی دیکە بە ناوەکانی عەلی بۆکایی کەریمی، مەنسوور عەسکەری و عەلی بورجی کوژراون. هەروەها 3 پاسدار لە بردومانی پادگانی زەنجان کوژراون کە ناسناویان بریتیە لە ئەمیرخانی، حەمید تۆماری و ئەکبەر عەزیزی. لە ئەسەد ئاباد 7 کەس کوژراون و بریندار بوون و لە بنکەی ئاسمانی نۆژە 5 چەکداری ئەرتەش کوژراون و 7 کەس بریندار بوون. ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراوی پتروشیمی هەگمەتانە لە هەمەدان. ڕۆژی شەممە 24 جۆزەردان کرێکارانی بێکارکراوی پتروشیمی هەگمەتانەی هەمەدان لە ئاسنەدانی داخوازی و ناڕوونی دۆخی پیشەیی ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان پێشتر پتروشیمی هەگمەتانە 320 کرێکاری بووە، بەڵام زۆربەیان لەسەر کار دەرکراون و ئێستا تەنیا 188 کارگەر لەو ناوەندا کار دەکەن. ڕۆژی شەممە کرێکارانی بێکارکراو خوازیاری پەرداختی داخوازیەکانیان بوون و کرێکارانی شاغڵ بە کۆبوونەوە لە نێو شێرکەت خوازیاری پێدانی 3 مانگ هەقدەستی دواخرا و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. ڕێگری ڕژیم لە کۆکردنەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان لەلایەن جوتیارانی خوزستان. بە پێی زانیاریەکان ئەو زەمینە کەشاوەرزیانەی لە نزیک جادەی حەمیدیە بۆ ئەهواز هەڵکەوتون لەلایەن چەکدارانی ڕژیمەوە گەمارۆ دراوە و هێزەکانی ڕژیم ڕێگە نادەن جوتیاران سەردانی بەرهەمەکانیان بکەن. بە وتەی کەشاوەرزان بەرهەمە کشت و کاڵیەکانیان پێگەیوە، بەڵام هێزەکانی ڕژیم ڕێگە نادەن بەرهەمەکانیان کۆ بکەنەوە. هەڵکەوتنی ئەو زەویە کەشاوەرزیانە لە نزیک بنکە سەربازیەکانی ڕژیم وای کردووە کە چەکدارانی حکوومەت جادەی ئەهواز بۆ حەمیدیە دابخەن. جوتیارانی خوزستانی نیگەرانن بەرهەمەکانیان خراپ بێت و زەرەرمەند بن، بەڵام بەرپرسانی ڕژیم بایەخیان پێنادەن. هەڕەشەی دادگستەری کوردستان لە خەڵک. ڕۆژی شەممە 24 جۆزەردان دادگستەری کوردستان لە ڕاگەیانێکدا هەڕەشەی لە خەڵکی ئەو پارێزگایە کرد و وتی ئەگەر کەسێک لە ئاست هێرشەکانی ئیسرائیل شایی دەرببڕێت ڕوبەڕووی سزای قورس دەبێتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، دادگستەری لە ڕێگەی نردنی کورتەنامەوە خەڵکی ئاگادار کردووەتەوە کە هەر چەشنە شایی و خۆشیەک لەو پارێزگایە قەدەغە کراوە و خەڵک بۆیان نییە لە ئاست هێرشەکانی ئیسرائیلدا خۆشی دەرببڕن. ئەگەر کەسێک گوێبیستی ئەو ڕاگەیاندنە نەبێت، بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات دەست بەسەر و زیندانی دەکرێت. دەست بەسەرکردنی چەندین کەس لە یەزد و دسفول. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چەندین کەس لە شارەکانی یەزد و دسفول بە بیانووی دانانی بابەت لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان
لە شاری یەزد 5 کەس بە بیانووی هەڵگرتنی وێنە لە ناوەندی ئەمنی و نظامیەکان دەست بەسەر و زیندانی کراون. هاوکات لە شاری دسفول چەند شارومەند بە بیانووی بڵاوکردنی بابەت لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسناوی دەست بەسەرکراوان لەبەردەستانیە. سەپاندنی سزای زیندان بەسەر 6 شارومەندی بەهایی لا کەرەج. 6 شارومەندی بەهایی خەڵکی کەرەج لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە هەر یەکەوە بە 10 مانگ زیندان سزا دراون. بە پێی راپۆرتەکان 6 شارومەندی بەهایی بەناوەکانی نەغمە میرزا ئاقایی، مەهین سەعادەتمەند، مەهشید سفیدی، سەمەر مەسعودی، مۆنا زوکایی و ناسر ڕەجەب بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام هەر یەکەوە بە 10 مانگ زیندان محکوم کراون. چوونە سەرەوەی ڕێژەی جیابوونەوە لە نێوان هاوژینانی بە ساڵاچوو لە ئێران. بە پێی راپۆرتی ڕێکخراوی بەهزیستی ئێران، ئاماری جیابوونەوە لە نێو هاوژینانی بە ساڵاچووی ئێران بە نیسبەت ساڵانی ڕابردوو دووهێندە زیادی کردووە. بە وتەی کارناسانی کۆمەڵایەتی، هاوسەرانی سەروی 6 ساڵ زۆرتر لە پێشومەیلیان بە جیابوونەوە هەیە و هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی خزمەتگوزاری بۆ بە ساڵاچوان، کەمی ناوەندەکانی ڕاوێژکاری بۆ بە ساڵاچوان، بێبەشبوون لە دەرمانی خۆڕایی، هەژاری، گۆڕانی شێوازی ژیان و تەنیایی. دوایین هەواڵمان سەبارەتە بە دابینکردنی ئینتەرنەتی ستارلینک بۆ خەڵکی ئێران. ئێلان ماسک ڕایگەیان بە لە بەرچاوگرتنی دۆخی خراپی خەڵکی ئێران و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی ئینتەرنەتی ستارلینکی لە سەرانسەری ئەو وڵاتە کارا کردووەتەوە. ڕۆژی ڕابردوو مارگلۆین بەڕێوەبەری تووڕی میدیای فاکس نیوز سەبارەت بە دابینکردنی ئینتەرنەتی ستارلینک بۆ خەڵکی ئێران پرسیاری لە ئێران ماسک کردبوو، بەڵام ماسک لە وەڵامی داوتی ئینتەرنەتمان بۆ خەڵکی ئازادیخوازی ئێران دابین کردووە و هیوادارین دەرفەتێکیان بۆ بڕەخسێت تاکو بتوانن ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بڕۆخێنن. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.